سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی هاتوونەوە خزمەتەوەی عەزیز. ئێستاش سەردێڕێی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، بانکهێشتی برای هەمیشە زیندوو سارینا ساعیدی بۆ دادگای سنە، گواستنەوەی فریشتە حسێنی بۆ زیندانی ورمێ، ماڵاوایی لە ژیانی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵە لە پەسوێ، بەبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی کەنگان، داواکاری خوێندکارانی 6 زانکۆی ئێران بۆ هەماهەنگی نێوان خوێندکاران و بازاڕیان، محکومکردنی شارۆمەندێکی سوێدی بە ئەفسادولفیلئارز لە ئێران و مانگرتنی بازاڕیانی لوبنان و کەرانێ باختەری بۆ پشتیوانی لە فلەستین. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 تاوی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، ئیلام، مەریوان، بیجار، زایدان، هەمەدان، ئەردەبیل، تاران، بەندەرعەباس، تەبرێز، زەنجان، شاری کورد، ئیسفەهان، ئاهواز و ڕەشت دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. بانکهێشتی برای هەمیشە زیندوو سارینا ساعیدی بۆ دادگای سنە. بە پێواڵی گەیشتوو هاشم ساعیدی باوکی هەمیشە زیندوو سارینا ساعیدی مێرمنداڵی گیانبەختکردووی بزوتنەوەی ژنجیان ئازادی لە لاپەڕە ئینستاگرامی خۆی بڵاوی کردوێتەوە کە کوڕەکەی بە ناوی موعید ساعیدی لەلایەن دادگای کەیفەری شاری سنەوە بانکراوە. بە پێی زانیاریەکان موعید ساعیدی دەبێت ڕۆژی 30 سەرماوەز بە تۆمەتی پرۆپاگەندە دژی نیزام لە لقی 180 دادگای گشتی و ئینقلابی سنە ئامادەبێت. هاشم ساعیدی دانیشتووی شاری سنەیە و مانگی پوشپەڕی ئەمساڵ لەلایەن دادگای کەیفەری دووی بۆکان بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بە 6 مانگونی و بەندکران و لێدانی 40 زەربە شەلاق محکوم کرابوو. شایانی باسەکە سارینا ساعیدی تەمەن 15 ساڵ لە ڕەوتی شۆڕشی ژینە بە زەربەی باتۆمی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی باخت کرد. گواستنەوەی فریشتە حسێنی بۆ زیندانی ورمێ ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 فریشتە حسێنی هاوڵاتی تەمەن 39 ساڵی خەڵکی بۆکان دوای بانکێش بۆ دادگای ئیجرای ئەحکامی بۆکان دەست بەسەر و بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 8 مانگ بەندکران بۆ بەندی ژنانی زیندانی ورمێ گواستراوە. فریشتە حسێنی ڕۆژی چوارشەممە دوی خەرمانانی 1402 لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و دوای 18 ڕۆژ لە ڕێکەوتی 20 خەرماناندا بە دانانی بارمتەی 100 میلیۆن تمەنی و بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. ناوبراومانگی ڕەبەندانی ساڵی ڕابردوو لە لایەن لقی 109 دادگای ئینقلابی بۆکان بە سەرۆکایەتی دادوەر ئەمیر کشاوەرزی دێلمەخانی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت سزای 8 مانگ بەندکراری بەسەردا سەپێنراوە. گواستنەوەی 3 بەندکراوی محکوم بە ئێدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی کەرەج ڕۆژی یەکشەمبە 19 سەرماوەز 3 بەندکراوی محکوم بە ئیعدام بە ناوەکانی ئەمین زاکری کاکاوەند خەڵکی ئەرسین، ڕەحیم ئەمیری و کەسێکی تر بە پاژناوی خەلیلی بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەیان ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی کەرەج کران. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ئەو 3 بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام محکوم کرابوون. جێگای ئاماژەیە کە ڕەحیم ئەمیری ئامۆزای بەندکراوێکی لە سێدارەدراو بە ناوی مۆجتەبا ئەمیریە کە لە ڕێکەوتی 13 سەرماوەزی ئەمساڵ سزاکەی جێبەجێ کرابوو. ماڵاوایی لە ژیانی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵە لە پەسوێ بەداخ و پەژارەیەکی زۆر گرانەوە هاوڕێ و تێکۆشەری دێرین دڵسۆز و کەساتی ناسرا و بە هەڵوێست هاوڕێ عومەر مامەڕەش ناسرا و بە عومەر کۆمەڵە لە گوندی پەسوێی سەر بە شاری پیرانشار بەیانی دووشەممە 20 سەرماوەزی 1402 هەتاوی دوای 4 مانگ بەربەرەکانی لەگەڵ نەخۆشی کۆچی دوای کرد. هاوڕێ عومەر مامەڕەش لە دایکبووی یەکی خەرمانانی ساڵی 1342 هەتاوی بوو.
لە تەمەنی لاویەوە پەیوەست بە تەشکیلاتی کۆمەڵە و دواتر حیزبی کۆمۆنیستی ئێران بوو. کاگومەر لە زۆرێک لە ناوچەکانی کوردستان و ئێران کار و زەحمەتی کێشاو لە هەمان کاتدا هەوڵی بۆ وشیارکردنەوەی هاوچارە نووسانی بۆ ژیانێکی ئینسانی دەدا. ئەوڕێ عومەر تا بڵێ کەسێکی ڕۆحسۆگ خۆشەویست و بەجەرگ لە ناو کۆمەڵانی خەڵک بوو. هەردەم خەڵکو لاوانی هاندەدا بۆ داکۆکی لە مافوویسە سەرەتایی و بنەڕەتیەکانیان و دەیگوت کە خەڵک ئەبێت بە ئازادی و یەکسانی بژین، بەڵام ئازادی و یەکسانی بەبێ فیداکاری هۆشیاری و ڕێکخراوبوون بەدەست نایەت. هەر بۆیە کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی کردبووە سەنگەری بەدەستێنانیەوە ئامانجە. هەوڕێ عومەر لە ساتەکانی کۆتایی ژیانی وەسیەت دەکات کە لە ئاڵای سووری کۆمەڵەی بگرن و بە خاکی بسپێرن. بنەماڵە و هاوڕێیانی ئەم داواکاریان بەجێهێنا و بە ئاڵای سووری کۆمەڵە و بە بەشداری جەماوەرێکی زۆر ڕۆژی دووشەمە لە ئاوایی پەسوی ئەسپەردەی خاکرا. هۆڵای دڵمانەوە و لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی گەرمان پێشکەش بە بنەماڵەی ئازیزی هاوڕێیان و خەڵکی ئاوایی پەسوێ و دەوروبەری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز و ڕێگای پڕڕێبوار بێت. مانگرتن و خۆپیشاندانی بازاڕیان و خەڵکی گەناوە و بەندەڕێک. ڕۆژی دووشەمە 20 سەرماوەزی 1402 بازاڕیان و خاوەن لنجەکان، خوێندکاران و خەڵکی بەندەرەکانی گەناوە ڕێک دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان مانیان گرت و لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بازاڕیان و خاوەن لنجەکانی بەندەرەکانی گەناوە ڕێک ماوەی 2 هەفتەیە لە ناڕەزایەتی بە تەرخیزنەکردنی کەلوپەلا هاوردەکراوەکان و خەدەغەی هاوردەکردنی کاڵا مانیان گرتووە. پێشتر ناڕازیانە ڕەشیان لە بەرپرسانی دەوڵەت کرد بوو کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم فەرمانداری و باخشداریدا خۆپیشاندان دەکەن. ڕۆژی دووشەمە هەزاران ناڕازی لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان کۆبوونەوە و خوازیاری پێدانی پشکی مەرجنشینی بوون. کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی کەنگان. ڕۆژی دووشەمە 20 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی کەنگان لە ناڕازایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایە و لە ناوەندی شیرکەت کۆبوونەوە. کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی کەنگان خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان چوونە سەرەوەی یاسی حەقدەست بە پێی هەڵێژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕێفایی بوون. داواکاری خوێندکارانی 6 زانکۆی ئێران بۆ هەماهەنگی نێوان خوێندکاران و بازاڕیان. کۆمەڵێک لە خوێندکارانی 6 زانکۆی گەورەی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا ڕایانگەیاند کۆماری ئیسلامی دەست لە هەڵسوکەوتی وەحشیانەی لەگەڵ خوێندکاران هەڵناگرێت، هەر بەو بوونەوە خوازیاری ئەمانگی زۆرتر لە نێوان خوێندکارانی ناڕازی و بازاڕیان بوون. لە بەیاننامەی هاوبەشی خوێندکارانی زانکۆی باشتی، زانکۆی تاران، عەلامەی تەباتەبایی، زانکۆی فێردەوسی مەشهەد، زانکۆی ئیسفەهان و زانکۆی ئەس هاتووە چینە جیاوازە سێنفیەکان، معەلیمان، کرێکاران و ئیتر پێشینەیەکی دوور و درێژیان لە ڕێخستن و پەیوەندی و هاوکاری لەگەڵ خوێندکاران هەیە. ئەو هاوکاریە توانرێت بە سازکردنی هەماهەنگی لە نێوانیاندا بەهێزتر بێت. کوژرانی 2 سوختبەر بە تەقەیەزەکانی ڕژیم لە سەراوان. شەوی شەماشدەی سەرماوەز 2 سوختبەری بەلووز بە تەقەیەزەکانی یەگانی مێرساد لە سنووری شەمسەری سەر بە شارستانی سەراوان گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش هێزەکانی یەگانی مێرساد لە شارستانی سەراوان بەبێ ئاگادارکردنەوە کۆمەڵێک سوختبەریان لە سنووری شەمسەر داوەتە بەردەست ڕێژی گولە و بەهۆیەوە 2 سوختبەر بە ناوەکانی مۆجیب سوخانگو و حەبیب ئاسکانی دەست بەجێ گیانیان لەدەستاوە. جێگای ئاماژەیە کە ڕۆژی یەکشەمەش بەوەی پێکدادانی نێوان 2 ئۆتۆمبیلی سوختبەر لە میحوەری سەراوان 2 وڵاتی بەلووز گیانیان لەدەستدا و منداڵێکی تەمەن 12 ساڵ بە ناوی میرزەیب دۆڕزادە بە سەختی بریندار و ڕۆژی دووشەمە بەهۆی سەختی برینەکانی لە نەخۆشخانە گیانی لەدەستە. محکومکردنی شارۆمەندێکی سوێدی بە ئەفسادولفیلەرز لە ئێران. دادگای قەزایی کۆماری ئیسلامی یوهان هێنریک نیلس فلۆدرۆس کارمەندی سوێدی یەکێتی ئەوروپا کە لە تاران دەست بەسەر کرابوو بە ئەفسادولفیلەرز و هەوڵدان دژی ئەمنیەتی وڵات لە ڕێگای هاوکاری لەگەڵ دەستگای ئەمنیەتیەکانی ئیسرائیل محکوم کردووە.
بە پێی ڕاگەیاندنی دەستگای هەواڵنێری میزان دادستانی پەروەندەکە لە یەکەمین جەلسەی دادگایکردنی ئەو شارۆمەندە سوێدیا خوازیاری سەختترین سزا بە پێی مادەی 286 یاسای سزادانی ئیسلامی بووە. بە پێو یاسایە هەر کەسێک کە ئاسایش و ئەمنیەتی وڵات تێک بدات و لەگەڵ وڵاتانی دوژمندا هاوکاری بکات بە ئیفساد و فیلارز وای ئەعدام مەحکوم دەکرێت. کۆبوونەوەی ئێرانیانی نۆروێژ بۆ پشتیوانی لە نەرگس محەممەدی. شەوی یەکشەمبە 19 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواست لە بەردەم هۆتێلی مانەوەی بنەماڵەی نەرگس محەممەدیدا کۆبوونەوە بە وتنەوەی دروشت پشتیوانی خۆیان لەو چالاکە سیاسیە بەندکراوە ڕاگەیاند. بە پێی راپۆرتەکان پاژوەرگرتنی خەڵاتی نۆبێلی یاشتی لەلایەن بنەماڵەی نەرگس محەممەدی لە شاری ئۆسلۆی نۆروێژ، ئێرانیانی ئازادی خواست بە کۆبوونەوە لە بەردەم هۆتێلی مانەوەی بنەماڵەی محەممەدی دوورشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە و پشتیوانی خۆیان لەو چالاکە سیاسیە بەندکراوە دەربڕی. هاوکات بنەماڵەی ژمارەیەک لە قوربانیانی چواردەی سەرکوتی کۆماری ئیسلامی پێشانگایەکیان لە کەلوپەلی شەخسی قوربانیان کردەوە و مۆمیان بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردووانی جەنایەتەکانی ڕژیم هەڵگرسان. و دوایین هەواڵ سەبارەتە بە مانگرتنی بازاڕیانی لوبنان و کەرانەی باختەری بۆ پشتیوانی لە فەلەستین. ڕۆژی دووشەمە 20 سەرماوەز بازاڕیانی لوبنان و کەرانەی باختەری بە مەبەستی پشتیوانیکردن لە خەڵکی بێتاوانی غەزە مانیان گرت. بە پێی راپۆرتەکان نەجیب میقاتی سەرۆک وەزیرانی لوبنانیش بە دەمبانگەوازی مانگرتن بۆ پشتیوانی لە فەلەستین چووە و لە تەواوی ناوەندە دەوڵەتیەکان پشودانی ڕاگەیاندووە. هەروەها تەواوی قوتابخانە و زانکۆکانی لوبنانیش هاوکات لەگەڵ بازاڕیان مانیان گرتووە بەو شێوەیە پشتیوانی خۆیان لە خەڵکی فەلەستین نیشاندا. لەلایەکی دیکەوە دوکانداران و بازاڕیانی کەرانەی باختەری چۆمی ئۆردۆنیش هاوڕێ لەگەڵ قوتابیان، خوێندکاران و کارمەندان دەستیان لە کار کێشایەوە و پەیوەست بە مانگرتنی گشتی بوون. بەشداربوانی و مانگرتنە سەرانسەریە خوازیاری ڕاگرتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لای.